جاري وەکو پێشووتریش کردومانە ینی لە ڕێکخراوەکانی بەتایبەتی یۆنامی کە ئەو ینی معنیە بەم پرسەکانی پێشەرکاری مافەکانی مرۆڤ ئێمە کۆنتاکتی باشمان هەیە دووبارە و سێبارەش ئێمە وەکۆڵ لە پەیوەندیە ئەبین لەگەڵیانە و لەگەڵ زۆر ڕێکخراوی نێودەوڵەتیش ئەوەی بۆمان بکرێ ئاگاداریانەکەینەوە حتا لەگەڵ حکومەتی ناوەندیش ئەوەی بکرێ لە ڕێ ئەو هاوکارانی کە هەمانە ئێمە توانیمانی ڕۆ ئێستا وەکۆڵ لە 1-2 پەیوەندیان بۆ تەرتیب بکەین و بتوان ئەوانیش معاناتەکانی خۆیان لە نزیکەوە بگەێنە ئەوێ هەرچەندە پێشتری ئاگادار کراونەتەوە بەڵام وەکو باسم کرد ئەمە تۆ بێ داکۆچی بۆ بکەیت و کۆڵنەی لەسەر ئەم بابەتانە چکە بەڕاستی ئەمە اختصاصی ڕێکخراوەکەی ئێمە لەم مەجالەیە هیچ پەیوەندیەکی بەشتی ترەوە نیە ینی مۆزوعەکە خۆمە هیچی پاساوی یاساییشی نییە حەزەکەم بزانی یعنی تا ئێستا ئەمامی کە ئەکرێ ئەمووی شتێکی ناقانونیە ئەوەی کە لێ خوێنێتەوە بابەتەکە سیاسیە ینی ئەوەیە بەداخەوە کە ئەبێ مامەڵی لەگەڵا بکرێ و شتەکە بخرێتەوە وەکۆڵێ ئاقارە ئینسانیە تایبەتێک ئەوەی کە ئەو شتە تەبیعی کە خۆی هەیە بێ بگوزارێ بەڵام ئێستا ئەوە ناگوزارێ یعنی بەڕاستی ڕۆژێکی ئالۆزە هیوادارم بە هاوکاری هەموو لایەنەکان بتوانین تۆزە لە معاناتی هاوڵاتیانی کەمپی مەخمور کەم بکەینەوە.